تۆڕی یەکەمی بەرنامی بین باشکوسان لەگەڵتان دەست پێ دەکات کە باز لە یادەوەری یادگاریەکان و هەروەها گونجاندنی تاک لەگەڵ یادگاریەکان دەکەین کە بشێکی گشتی وەرزەکاری ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان دکتۆر محەممەد ناسر پسپۆڕی دەرونی کە بشێک ڕاستەخۆ لە کۆیۆ لەگەڵمانە. سڵاو لێبێ دکتۆر، سپاس بۆی کە لەگەڵ ئێمەی. سڵاو، ڕۆژتان باشێ و بینەرانی خۆشەویست. بەڵێ دکتۆر، ئەمە بزانم تا چەند یادەوەری و یادگاریەکان کاریگەری لەسەر دەرونی تاک هەیە؟ لە دوورەوە یەکێکی لە ڕووی سۆزداریەوە یادەوەریەکان گرنگن، ئەو شتانەی کە خۆشەویستن، ئەو شتانەی کە زەمانێک پشت و پەنای ئێمە بوون، یادگاری و بیرەوەری خۆشمان لەگەڵیان هەیە، یان بە پێچەوانەوە گرنگیشە ئەو شتانەی کە شەرم و ترس و ئەوانیان لە ئێمەدا دروست کردە، هەم لە ڕووی سۆزداریەوە هەمویان گرنگن و هەم لە ڕووی ئەزمون و خبرەی ژیانەوە معرفی. ینی بۆ نمونە ئێمە کەسێک ڕەفتارێکی کردووە بە منداڵی لەگەڵمان کە بیرەوەریەکی ناخۆشی دروست کردە، فێر بووین کە ئێمە ئەو ڕەفتارە لەگەڵ بچووکتر لە خۆمان نەکەین. ئەم بیرەوەریە هەتا بمێنێ بایەخێکی زۆری هەیە بۆ ئەزموونی ژیان و معرفی. وە ڕوویەکی تریشی ئیشکردنی زاکرە و بیرمان ئێستا سەلمێنراوە کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە بەرگریکردن لە جەڵتەی مێشک، لە زەهایمێر، لە هەندێک نەخۆشیەکانی مێشک و دەمار لە پیری و لە ناوەندساڵیدا کە ڕوەدات. دکتۆر، کەواتە پێت وایە تا چەند ئەم یادەوەری و یادگاریانە کاریگەری لەسەر گرفتی سایکۆلۆژی دەرونی ئەو تاکە هەیە؟ بە دڵنیاییەوە بەشێکی زۆر لە گرفتە دەرونەکانی ئێمە پەیوەندی هەر بۆ بیرەوەریانەوە هەیە. ینی بۆ نمونە ئێمە هاوڕێیەکی خۆشەویستمان بوو زۆر پشتمان پێبەستووە لە پڕا لە بارودۆخێکی هەستیارە، بۆ نمونە لە بارودۆخی کۆڕۆنا پشتی ئەمەی چۆڵ کردە و ئیتر مەرحەبایشی نەکردوین و نەهاتە بەهانامانەوە، نەهاتە هاوکاریمان بکات. لەو کاتە تۆ ئەگەری هەیە هەست و سۆزت بەرەو خەمۆکی بگۆڕدرێ، بەرەو دڵە ڕاوچێ، نازانی ئیتر متمانە بە کێ بکەیت، لەگەڵ خزمەکان، لەگەڵ باوکو دایک و براو خوشکە و شتانە هەر ئەبێت لەگەڵ دراوسەکان. بۆیە بەشێکی گرفتە دەرونەکانی ئێمە هەر لەو بیرەوەریە تاڵ و شیرینانەوە سەرچاوە ئەگرێکە لە ڕابردووی خۆمان هەمانە، یا بە پێچەوانەوە هاوڕێیەکی خۆشەویستت خزمێکت فداکاریەکی بۆ کردووی، خزمەتێکی پێکردی کە لە کاتی تنگانە و ماندووی نەخۆشی نیشە ئەوت بیرەکەوێتەوە تا حەدە پێی دەحەسێتەوە. بۆیە دەروونساغی ئێمە منتال هێڵث و سەحە نەفسی تا ڕادەیە گرێدراوی ئەوەیە کە بیرەوەریەکانی یادەوەریەکانی ڕابردوومان، ڕابردووی نزیک، ڕابردووی دوور لە چی پێک هاتە، چۆن دامان ڕێشتوێتەوە و چۆن لێکی ئەدەینەوە. لێکدانەوەش گرینگە. بۆ نمونە تۆ بە منداڵی کەسێک برایەکی گەورەت، خوشکێکی گەورەی خۆت غەدرێکی لێکردووی، ترسانوتی لێکی بدەیتەوە بڵێ کاکە ئەویش ئەو کاتە ئاستی وشیارەکەی هەرەوەندە بووە، عەقڵی هەرەوەندە بووە، خۆ کۆمەڵگاوە کەسە کراوە نەبووە، خۆ هەموو خەڵکی پەروەردەکار نین، هەموو خەڵکی مامۆستا و دەروونناس نین، برام بووە، بابم بووە، غەڵەتێکی دەربارەی من کردبێ، ئێستا ئەتوانم بە ئاسانی لێ ببورم و ئەرکی خۆمە. بۆیە لێکدانەوەی خۆشمان بۆ بیرەوەریەکان زۆر گرینگە. ئەگەر لێکدانەوەکە هەبێت ئەبێتە هۆی ئاستێکی دەروونساغی بەرز، ئەزمون و کارلێهاتووی ژیان. ئەڵێن فلانە کەس خاوەن ئەزمونە، فلانە کەس تەجربەی ژیانی هەیە، فلانە کەس عەقڵە لە ژیان. ئەوها لە یادەوەریەکانمان و بیرەوەریەکانمان بیرکەینەوە و بە پێچەوانەوە ڕەنگە ببێتە هۆی تەنگەژە، گرفتی دەرونی، خەمۆکیێکی درێژخایان. بەڵێ دکتۆر، کاتە ئێمە باز لە یادەوەری یادگاریەکان دەکەین لە هەموو ڕۆیەکەوە، لە هەم لە ڕووی ئەوەی کە یەکێک تاکێک لە دەستبات، یاخود ئەمە زیاتر جەخت بکەمە سەر ئەو گۆڕانکاری، ئەو کەلوپە و ئەو کەلوپەل و کەرستانەی کە لە ئێستادا و هەروەها لە ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە، کە لە کۆندا زیاتر بۆ نمونە وێنەگرتن بە شازی جۆرێکی تر بوو، شۆردنەوە بوو، یاخود کارتی بۆ نەوناردنی کارتی پیرۆزبایی بۆ ئاهەنگەکان و جۆرە جیاوازە یادەکاندا جیاوازتر بوو. ئەمە جیاوازی ئەو یادەوەری لە کەرستە و کەلوپەلانەدا بکرێت لە ئێستا و لە ڕابردوودا. هەندێک جیاوازی ڕووی داوە، بەڵام ئێمە نابێ بیشکێنینەوە بە قازانجی لایەنێک و بە سوودی لایەنێکی تر. جاری وای ئەمە تووشی ئێگوسەنتریزم و خودناوەندیەکە بین. بۆ نمونە من ئەڵێم ئەو گۆرانی و ڕسمانەی هەفتاکان و هەشتاکان
چەند تاموچێژی بوو بۆ من چەند خۆش بوو ئێستش بیری لەکەمەوە ئەو کاتە چەند پێوە سەرقاڵ بووین بەلای خۆمانەوە وازانین جیلی ئێستا تام لەو شتانە وەرناگرێت بەڵام کێ دەڵێت هیچ نەسەلمەندراوە کە ئەوانیش چێژی لێ وەرناگرن ئەمجار لە بیریشمان بێ کەلوپەل و پێداویستی قەدیم ڕسمی ڕەش و سپی ئەو ڕسمە جوانانە ئەو بیرەوەریانە هەندێکی بەهۆی نەبوونی ئامێر و تەکنۆلۆژیا ئەفەوتە ئێستا هیچی نافەوتێ هەمووی بە ئەرشیف ڕادەگیرێ هەمووی بە بیرەوەری ڕادەگیرێ بۆ نمونە زۆربەی دایک و باوکەکان ئێستا منداڵەکەی 17-18 ساڵیەتی ویددیۆی منداڵەکەی خۆی لە 6 مانگ و 1 ساڵ تۆمار کردووە و ئێستا چێژی لێوەرەگرێت و ئەوە هەر بەپۆی پێشکەوتنی ئامێر و تەکنۆلۆژیایە و لە بیریشمان نەچێ ئەوە ئەگەر کامێرا و شریتی کامێرا و مۆبایلەکە ڕەش بێتەوە ئەو بیرەوەری ویددیۆی ڕەشە بێتەوە بەڵام کە سپاردت بە ئینتەرنێت قەت ڕەش نابێتەوە بۆیە عەرزی بینەرانی خۆشەویست بکەم زۆر خەفەتی ئەوە نەخۆن سەرقاڵی ئەوەی کە بیرەوەری ڕابردوو زۆر خۆشتر بوو هی ئێستا ڕەنگە ئەو خۆشیەی نەمێنێ بۆ جیلی داهاتووەمانە تەنیا شێوازەکانی لێکدانەوەی خۆمانە بێ بگۆڕین ئەبێ بە چاوێکی بێلایەنانەش سەیری بکەین هەندێ شیرینی و خواردنی خۆش بوو من نەنکم دروستی ئەکرد و هەندێکی لە مانگی ڕەمەزانە و لای من پیرۆزی و تاموچێژێکی زۆر تایبەتی بوو کێ ئەڵێ ئەو چپس و ئێندۆمی و ماکارۆنی و شتێکە ئێستا منداڵی خوا لە دوکانیش بیخوا لەسەر جادە و عەرەبە کێ ئەڵێ هەمان بیرەوەری تێدا دروست ناکات نابێت تووشی ڕوانگەی خۆمان بین ئەسیری ڕوانگەی خۆمان بین بەپێی لەگدانەوەی تاکەکان بەپێی یادگاریەکان یادەوەریەکان دەورەبینێ ئەی تو پێدوانیە کە لە کۆندا ئەم جۆرە کەرستانە بەکار هاتووە ئەویش لە هەمان کادا چێژی تایبەتی خۆی هەبوو بۆ ئەو کەسانی کە لەو سەردەمەدا ژیاون حتمما هەی بووە بۆ نمونە من و جەنابەت کە ئێستا لێرە پێکەوە قساکەین هەرچەند تۆ لە من زۆر گەنجتری هەمومان ئەو شتانە بۆمان پیرۆز و خۆشە بەڵام وانە زانین کە لە دوای ئێمە ئیتر خەڵکوانە بوون و چما جیلی پێش من و تۆ دایک و بابی من و تۆش هەندێک بیرەوەری خۆیان بۆ زۆر پیرۆز و خۆش بوون بەڵام بەراوردکردنیان تۆزێ ئەستەمە من بڵێم وەڵاهی ئێمە لەوان زۆر خۆشترە هەرچەند بیرۆکێکیش هەیە هەتا ژیان قەرەباڵغتر بێ هەتا ڕێژەی دانیشتوان چڕتر بن لەسەر گۆی زەوی ئیحراج و تەشویش و تێکەڵاوی بیرەوەریەکان زیاترە ینی ئەو تاموچێژە کە تۆ کاتێک 4-5 هاوڕێت بوو لە یەکتری وەرتانەگرت کاتێ بووە 2000 فرەندی فەیسبوک و 3000 ئینستاگرام و ئیسناپ و ڕەنگە ئەو ڕێک و پێکی و تاموچێژەی نەمێنێ بەڵام لەبیرتان بێ خۆمان وا قەرەباڵغەکەین ئەگینا هیچ پێویست ناکە بۆ نمونە خەڵکێک هەیە ماوەیەک فەیسبوکەکەی دادەخا خەڵکێکی ناوە 700-800 هاوڕێ هەیە کە ئازانێ 100یان زۆر پێویست نین بە داوای لێبوردنەوە بەشێوەیەکی ڕێزدارانە بلۆک کەمیان نکاتەوە یان سڕێتەوە ئەوانەش هیچ عیب نییە گرنگەوەی خۆمان ڕێک بخەین بۆ ژیانێکی تۆزێک خۆش بەڵام نابێ خود ناوەندیمان بێ بڵێن ئەو جلوبەرگەی ئستایلی سەردەمی ئێمە ئەو گۆرانیانەی ئەو بیرەوەریانەی ئێمە ئەو میوە و خواردنانەی سەردەمی ئێمە ئیتر دووبارە نابێتەوە ئەوە ڕوانگەیەکە کە خۆمان بۆ خۆمانی دروستەکەین جیلی ئێستا وا بیر ناکاتەوە ئەویش مافی خۆیەتی ئەویش لە داهاتووە ئەم شتانەی ئێستا ئەکاتە بیرەوەری و تاموچێژێکی لێ وەرەگرێت و بە مەرجێ فێریان بکەین ئامۆژگاریان بکەین کە زۆر قەرەباڵغی نەکەن زۆر شتەکان فرەڕەهەند و جۆرا و جۆری نەکەن هەموو شتێ پێویست ناکە پەرەیەکی عالەمی پێ بدەین و بەڵێ لە قسەکاندا ئاماژەت بۆ کرد کە خۆمان وا لە خۆمان دەکەین کە قەرەباڵغ بێت و پێویستە خۆمان ڕێک بخینەوە کەواتە پێویستە تاک لە ئەسادا چۆن خۆی بگونجێنێت هەم لەگەڵ ژیان و هەم ئەو یادەوەریانەی کە ڕۆژانە بەپێی تێپەڕبوونی کات ئەڕوات و تێئەپەڕێت بەڕای من یەکەم شت ئەوەیە هەتا توانین لە سروش نزیک بین لە هەوای ئازاد لە شینایی لە ڕووبەری ئاوشت ئەگەرە مشکە ساڵی و کۆڕۆناوشتە بهێڵن هەتا لە سروش نزیکتر بیت بیرەوەریەکان خۆشترە ژیان خۆشترە ئەمە لە توێژینەوەی دەرونی و پەروەردەیی یا سەلمێنراوە ئێستا لە خەستەخانە دەرونی گەورەکانی دنیا بۆ چاکبوونەوە سوودی لێ وەرەگرن لە حەوزێکی ئاو مافورە و هەندێک دار و ڕەز و باخ و ئەوانە و هەندێک ئاژەڵی وەکو مەڕوو بەرخ و بزن و قاز ئەزانەوانە هەمووی لە چاکبوونەوەی مرۆڤ سوودی هەیە لە ئارامی دەروونە سوودی هەیە لەلایەترەوە
ئەو بەم تۆڕە کۆمەڵایەتی و مۆبایل و سەتەلایت و شتە لە تامی دەرنەکەین زۆر پەرەی پێ نەدەین ناوە ناودای بخەین ناوە ناو بیگۆڕین ناوە ناو بەرتەسکی کەینەوە سنوورەکانمان بەجێی هەمیشە دڵمان خۆش بێ هەموو شتێ هەر بەربڵاوە بێتەوە ناوە ناوە ئەبێ تەسکی بکەیتەوە بەرتەسکی بکەیتەوە و فراوانی شتەکە کەم بکەیتەوە ئەگەر ئەوە نەکەین ئەو دوو شتە بەڕای من زۆر زۆر گرینگە و هەروەها معنادان بە ژیان ینی وە بزانین کە هاتنی ئەمە بۆ ژیان و بەڕێکردنی ئەم ژیانە معنایەکی هەیە واتایەکی بۆ خۆماندا بنین ئایدیایەکی لە پشت بێ بیرۆکێکی لە پشت بێ کە من بۆچی ئەژیم ئەگەر ئەو سێ شتە بکەین بیرەوەری ئەم سەردەمەش مەرج نییە تاڵ و ناخۆش بێ و حتمما هەموو شتێ هەر ڕوو بە خراپی بڕوات و هەر بڵێن خۆزگەم بە ساڵ خۆزگەم بە پار و مەرجنی ئەو هامان بەسەر بێت. بەڵێ دکتۆر ئەمە باسمان لە گونجاندنی تاک کرد لە ئێستادا لەگەڵ بیرەوەریەکانی ئێستا و ئاماژەت بە دوو خاڵ کرد بەڵام ئەی چۆن گونجاندنی تاک بکرێت لەگەڵ بیرەوەریە کۆنەکاندا ئەوانەی کە لە ڕابردوودا ئەنجامیان داوە بەشێکیان لەوانەی چیرۆکێکی تاڵیان لە ژیاندا هەبوو بێت هەمیشە زوندی کوردنەوە یاخود بەردەوامی ئیشپێکردنی ڕابردوو تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو تاکە دروست دەکات. بەڕای من زۆربەی بیرەوەریە خۆشەکان زۆربەی هاوکاری و خۆشەویستی کە لەگەڵمان کراوە بە شێوەیە لە شێوەکان یادداشتی کرد قەدیم نەریتێکی باشە بوو ئێستش هەندێک کەس بەکاریێرن دەفتەرێکی بیرەوەریەکانیان هەیە هەندێک لە تاڵەکانی شەبێ ئاماژەی پێ بکەین لەبەرەوە دووبارەی نەکەینەوە بۆ نمونە شتێکمان داوە بە ئەمانەت دوو هاوڕێ ئەو ئەمانەتەیان نەداوێنێتەوە ئەیترە بێ حەزەری خۆمان وەربگرین بۆ ئەوەی جاری سێهام جاری چوارەم دیسان ئەو ئیشە بکەین یان نەیکەین بۆیە یادداشتکردن و پێداچوونەوە زۆر گرینگە و هەروەها بیشزانین کە خۆمان بەرپرسی ئەو شتانین لێکدانەوەی خۆمانە بۆ نمونە هەروواکەوتم هەندێک ڕق و تووڕەیی و شەرم و ترس هەیە لە ڕابردووە بتوانین لێکی بدەینەوە کە ئەمانە هی ئەو تایبەتی هی ئەو مووقفە بووە ئەو بارودۆخە بووە ئێستا ئەو هاانیە مەرجنی ئەوها بێ ئەو کەسەی غەدرێکی لە من کردە ڕەنگە خۆشی پەشیمان بێت هەروواکە منیش ئەتوانم بڵێم کە بە منداڵی هەندێک سوکەوتی خراپم لەگەڵ براوخشکی بچووکی خۆم کرد بێ سزایەکە هەڕەشەیەکە ئەبێ ئێستا بتوانم خۆم ببەخشم و بڵێم کە بە عەقڵی ئەو کاتەمەوە ئیشەم کردە بۆیان هەیە لێم ببورن و منیش لە خەڵکی تر لێبوردەیی زۆر گرنگە لێبوردەی و نەرمۆنیانی و ئارامی تایبەت ئەوەی کە لە کولتوری ڕۆژەڵاتە لە ئاینە بوزی و کۆنفوسیۆسیەکانە هەیە لە ئاینی مەسیحە هەیە لە ئاینەکانی ئیسلامەوانەیشە هەیە لێبوردەیی و پەنابردنەوە بۆ ئاشتەوایی و بە چاوێکی نەرم و مرۆڤانە سەیری ئەو ڕابردووی خۆمان بکەین و لە هەمان حاڵە لایەنی معرفیەکەی ینی پێداچوونەوەی بکەین ناوە ناو ڕێکی بخەینەوە وەکو کەسێکە کتێبخانەکەی جاروبار شوێنی کتێبەکانە گۆڕێت تۆستەکێنیەکە تۆزوشتەکەی لێلا دەبات چاوێ بۆ کتێبە قەدیمیانە خوێنێت کە 10 ساڵەوە پێش خوێندوویێتەوە ئەبینێ ئێستا ڕوانگەیەتری هەیە ئەبینێ ئێستا تاموچێژێکی تری هەیە عینەن لەگەڵ کتێبی بیرەوەریەکانمانە ئێمە ئەبێ ئەوە سۆکەوتانە بکەین. بەڵێ دکتۆر منەمێت هەم گەشتن بە ئامانج لە هەمان کاتە بیرەوەری پێکەوە ببەستمەوە لە کاتێکدا لەوانەیە کەسێک لە کۆبوونەوەیەکدا دانیشتە بێت و کەسانی دەوروبەری بە مافی خۆیان بزانن کە بە بیرهێنانەوەی ڕابردووی ئەو تاکە بکەن ئایا ئەمە تا چەند کاریگەری سلبی لەسەر ئەو تاکە دەبێت لە هەمان کاتە ناتوانێت هەنگاو بنێت بەرەو ئامانجەکەی و ئامانجەکەی بپێکێت بە هۆی بیرکردنەوەی لە ڕابردوو یاخود بیرهێنانەوەی ڕابردووی لەلایەن کەسانی دەوروبەرەوە. بەڵێ ئەوەیەکێ لە باوترین شێوەکانی توندوتیژیە کە ئێستا لە تۆڕی کۆمەڵایەتی و لە میدیاکانە ڕەنگە بکریە و هەروەها لە کۆبوونەوەی خێزانی و شتیشە ینی بۆ نمونە کەسێکە ئێستا ئەڵێم منەمەوێ ئیمڕۆ ژینگە پارێزی کەم نێڵمەوە دەبێ ئاوشتە فڕەدە ئەڵەوە تۆ نەبووی نازام کاتی خۆی سیارەکەت ئەو هادنیای پیس کردبوو دووکەڵی بووەمانە و ئێستا ئەو چوار بتڵە لا ینی ڕێگریەکەین لە ئیشی باش ینی مرۆڤێک کە ئێوە خۆی چاکاتەوە ئەیگەڕێنەوە بە قۆناغێکی خراپتر پێم وا بێ مەبەستان ئەوە بێت ئەمە یەکێ لە باوترین شێوەکانی توندوتیژیە یا منداڵی خۆت منداڵەکەت کە هەڵەیەکەکە بیر ببێنیتەوە بڵێ ئەها لە 2 ساڵ و 3 ساڵانیش کەتنێکت کرد ئەها لە 3-4 ساڵان
نەتەتوانی فلان ڕفتاری خۆت کۆنتترۆلکەی بۆ نمونە شەوانە خۆت تەڕەکردنینۆکی خۆتە خوارد ئێستەی شەوە دیسان عەسەبی بوویتەوە نا بیرهێنانەوەی شتی خراپ خاڵی لاواز لە کەسێکا کە خەریکە نیشانەی چاکبوونەوە لە خۆی نیشانەدا و ئەسڵەن بۆ هەموو کەسێک هیچ پێویست ناکات و ڕەنگە مستاقیەتی نەبێ. من جاروبار بینی و مە خۆشم بووم لە محکەمەیە لە فلیم و چیرۆک و شتا خوێندومەتەوە حاکم هەیە کە باسی تاوانی ئێستای کەسەکاگا هیچ ئاماژەی بە تاوانە ڕابردووەکەی ناکە بە پێویستی نازانێت لەبەرەوە هەڵوێستێکی خراپ دروست نەکات و بە حساب شتی خراپتر نەکات. ئێمە ئەگەر نیەتمان چاکسازی بێ نیەتمان ئاشتەوایی و خێر و خۆشی خۆمان بێت و دەروونساغی خۆمان و دەوروبەر بێ ئەبێ بزانین دەروونساغی و سەلامەتی ئێمە بەبێ هی دەوروبەرەکانمان دەستەبەر نابێت. خاتری هەر کەسێک ناڕەحەتکەین بیری هەر کەسێ پشڵەژێنین کاردانەوەی هەیە بۆ خۆشمان ئەمڕۆ سبەی دوو سبەی ئەگەڕێتەوە ئەو کە ڕەفتارەمان خۆشمان ناڕەحەتەکات. بەڵێ باست لە خاڵی لاوازی کرد ئەمە دەبێتە خاڵی لاوازی ئەو کەسا گەربێت و ئەو شوێنە جێ بهێڵێت ئایا بە کەسایەتێکی لاواز تەماشای دەکرێت گەربێت و ڕووداوەکان و یا دەوەریە کۆنەکانی خۆی بەجێبێڵە. بارودۆ خەزانێ ئەگەر بزانین هاوسەنگی هێز و هاوسەنگی هەست و سۆزەکان ئەو هایە ئەتوانین بوەستین دفاعکەین لە خۆمان. من ئەوەستمەوەڵێم کاکە بە عەقڵی خۆم ئەو کاتە هەندێک کاری خراپم کردووە ئێستا ئەو عەقڵی خۆم چاکەکەمەوە ئەو غەڵەتانە دووبارە ناکەمەوە. بەڵام لە هەندێک شوێن ئازانی ئەو قسانە سوودی نییە ئەزانی پیلانێ لە گۆڕدایە ئەزانی خەریکن هەنجەتت پێ ئەگرن شتێکت بۆ بینەوە لەو کاتانە زۆر ئاساییشە بارو هەڵوێستەکە ئەڵێ کاکە ئەم هەڵوێستە بە دڵی من نییە و ئێستا توانای ئەم گفتوگۆمە نییە بۆیە بەجێ دێڵم بۆ کاتێکی تر. ئەمەش زۆر ئاسایە نیشانەی زەعف و لاوازی کەسایەتی نییە ئەگەر شوێنێ بەجێبێڵی. بەڵێ ئەمەی ڕای ئێوەکو پسپۆری دەرونی لە سەبارەت بۆم پرسیارە ڕای خۆتان بڵێن تا چەند گرنگە لە ژیانی تاکدا هەم لە بیرچنەوە هەم یادکردنەوە و هاوسەنگێکی لێبێت لە ژیانی ئەو تاکە. زۆر گرینگە کە هەروە کەوتم هەندێک لە بیرەوەریە خۆشەکان زۆر هەموو بیرەوەریە خۆشەکان هەندێک لە بیرەوەریە تاڵ و ئەوانەی کە شەرم و ترس و خۆشکانەوە خۆ بەکەم زانینی تێدایە لە بیرمان بێت بزانین ئێمە بە خاڵە لاوازەکانمان لەکوێ هاتین بەرەو کوێ چوین. بەڵام هەر لەوە فێری لێبوردەیەوین فێری هاوسەنگی دەرونیە بین فێری منتاڵ هەڵسیا دەروونساغیەوین پێما هەوڵ ئەدەین بیرکەینەوە هەروە کە بیرەوەریەکانی ڕابردوون بۆ من پیرۆز و خۆشەویستە هی خەڵک بەرامبەرەکەیشم ئەو هایە هی خەڵکی تریش ئەو هایە. بۆ نمونە نێوان دوو هاوسەری گەنج کاتێ من مەتحی خواردنەکەی دایکی خۆمەکەم و ئەڵێم وەڵڵا کەس ئەو خواردنە بە تامی ئەو دروستی نەدەکرد ئەویش بۆی هەیە بڵێ فڵان خواردنیش دایکی من بە تامێ دروستیە کرد و تامێکی بۆ من بووە کە تازە ڕەنگە بۆم دووبارە نەبێتەوە. هەروە کە ئەو مافی هەیە منیش مافم هەیە هەروە کە بە تەمەنەکان مافیان هەیە منداڵەکانیش مافیان هەیە بۆیە ڕاگررتنی ئەو بیرۆکە باشانە لە بیرۆریەکانمان خاڵێکی گرینگە لە هاوتایی دەرونی و دەروونساغی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ناسەر پسپۆری دەرونی کەشێکی ڕاستەخۆ لە کۆی لەگەڵمان بووی سپاس بۆی کەسی بە ئێمە باشی.